کۆماری ئیسلامی ئێران فیزەی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق هەڵدەگرێت. ئێستادا گەشتیاران و شۆفێران دەتوانن بەبێ ڤیزا لە سەرجەم دەروازە فەرمیەکانەوە گەشت بکەن بۆ ئەو وڵاتە. فیزەی کۆماری ئیسلامی ئێران هەڵگیراوە و ئێستا گەشتیاران دەتوانن بەبێ فیزە تەنها بە پاسپۆرتی عێراقی سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەن. بەڵام بەمەرجی کە کارتی ڤاکسین هەردوو ژەمە ڤاکسین پێیان بێت کە ئەوانەی کە ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە کارتە پلاسیکیەکان پێبێت یان پشکنینی PCR لە نەخۆشخانەیەکی باوەڕپێکراوە پشکنینیان ئەنجام دابێت. گەشتیاران پێیان وایە و بڕیارە ئاسانکاریەکی زۆر دەکات، بەڵام ئەوەی لەم نێوەندەدا ماوەتەوە مەرجی وەرگرتنی هەردوو ژەمە کوتانی کۆرۆنایە. بۆیە گەشتیاران داوا دەکەنەوەش نەمێنێت کە تەنها بۆ پارە کێشانەوەی و هیچی تر نییە. ئەگەر بیکەن باشین شدەوەیە کە ئەو ڤاکسینە لابێت، چونکە تۆ کەسێکی قەناعەتت بەوەیە کە ڤاکسینکەی من نیمەکە تۆ دوجار من مەجبورەکە بەس دەبەرێ بچم تا مەریوان ڤاکسینێکەم یا فەحسێکەم دەکا کە نایکەم. ئەمجا لە تەواوی دنیا پێم وایە لا چووە، یعنی چییە لەم سەر مەرزەیە؟ تۆ لەو مەرزەیانەوە بڕۆ نییە، پێویستت نییە. بۆ لەوێ ئەم ڤایرۆسە نییە؟ ئەگەر قەرارە هەبێ، ئەگەر نیشە با لێرە شەوە نەبێ. خەڵک زیاتر ڕوەگاتە پێجوێن و خەڵک ئاسانکاریە بۆ خەڵک بەڕاستی. ئەوەی کە خەڵک بۆ نمونە تا فیزە وەرەگرێچێتە سلێمانی ئەیدا بە نووسینگەکان، ئەمە ئاسانکاریە ڕاستەخۆ هەڵێگرێت پاسپۆرتەکەی ئەچێت فیزە لێ یاچێ بۆ ئێرە. بازم دەرجی کۆرۆنایە کە هەیە لە ئارایە ئەبێ هەردوو ژەمەگە کردبێ ئەوە تۆزێ کێشەیە بەڕاستی. وەڵی ڤاکسین بمێنێت، بەڵام لێرەش خاڵێک هەیە بۆ نمونە ئەوەی کە هەیە کارتەکەشی پێیە کە ئەچێت ئەو دیوە فەحسێکی ئەەکەن مەبلەغێک پارەی لێسێن لەو لاوێتەوە بە هەمان شێوە مەبلەغێکی کە پارەی لێ وەرەگرتووە ڤاکسینەکە بمێنێت، بەڵام ئەگەر ئەو فەحسیانێن بۆ ئەکەن با بێ بەرامبەر بێت. بەر لە چوونە ناو ئێران یان لە کاتی گەڕانەوە بۆ هەرێم پێویستە گەشتەر کارتی پلاسیکی وەرگرتنی کوتانی کۆرۆنای پێبێت یان دەبێت بەر لە تێپەڕینی 72 کاتژمێر پشکنینی کۆرۆنای کردبێت بە پێچەوانەوە بڕی 25,000 دینار پارەی پشکنینی کۆرۆنای لێوەردەگیرێت. بڕیاری هەڵگرتنی ڤیزای لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بە مەبەستی کارئاسانیە بۆ گەشتیاران و بشاندنەوەی کردی گەشتیاری نێوان هەردوو وڵات کە مانگانە هەزاران کەس لە نێوان سنوورەکان دەپەڕنەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نەودەوڵەتی باشماخ لە قەزای پێنجوەن.